إن تبدوا الصدقات فنعم ما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ويكفر عنكم من سيئاتكم والله بما تعملون خبير. طبعا صدقة بدوش يوازكره، صدقة أشكرا، صدقة سر هيني، صدقة أشكرا لكار عامكانه لمصلحة عامكانه، يعني بۆ نمونە مزگەوت دروستەکرێ، بۆ نمونە خەستەخانە دروستەکرێ، پرۆژەی گەورە و ئەنجامەدرێ، لەو کارە بۆ نمونە پارە کۆکرێتەوە بۆ غەزا، بۆ جیهاد، یعنی هەر جۆرە لەو جۆرانە کە شتی عام بێ بۆ کەسێلێکی تایبەت نەبێ، ئەگەر تەمین بووی لە خۆت لەوەی کە تووشی ڕیا نابی، بە ئاشکراکردن زۆر گرنگە، زۆر مهمە و ئاشکراکە چاکە. ئەگەر تەمین بی لە خۆت، ئەگەر ترست نەبێت تووشی ڕیا ببی، مەسلحەی عامە بۆ ئەوەی خەڵک چاوت لێ بکە، تەشجیع بێ. ئەبوو بەکر و عومەر منافەساکەن، عومەر نیوەی ماڵەکەی دێنێ، ئەبوو بەکر ڕام هەموو ماڵەکەی دێنێ، عوسمان لە ڕیوایەتێکاڵێن 1000 دینار ئاڵتوونی هێنا، لە ڕیوایەتێکاڵێن عوسمان 10,000 دینار ئاڵتوونی هێنا. عەبدوڕەحمانی کوڕی عەوف خێرێکی زۆر زۆر. ئەمانە خۆشەویستەکانم لە مەسلحەتی عامە، ئەی لە مەسلحەتی ئەی لە شتی تایبەتە، لە خەیری تایبەتیە بۆ خێرکردن بە فەقیرێکی دیاریکراو، خەڵکانێک یعنی دیاریکراون ئەیدەی بەدەستی خۆیانەوە، ئەلەوە شاردنەوە چاکە، هەتا کەس پێی نەزانێ باشە. هەتا ئەو حەدیثە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی 7 جۆر کەسەکە لەژێر سێبەری خوایان لە ڕۆژێکە کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر، کە ڕۆژی قیامەتە یەکێک لەوانە کاتێ خێرەکە بە دەستی ڕاستی دەستی چەپی پێی نازانێ، ئەوە چاکترە، مەسلحەی خاصەیە ئەمە بۆ کەسێکی تایبەتە، ئەمە لەوێ وای لێ بکەی باشە. بەمڕۆین سەر ئاەتەکەت تەبزانم ئاەتەکە خوای پەروەردگار چیە فەرمێ؟ خوای تعالی فەرمێ إن تبدوا الصدقات فنعم ما هي. هو ئەگەر تۆ سەدەقات ئاشکرا بکەیت و ترست نەبێ لە ڕیا و ئەمانە و خەڵک بۆی خەڵک چاود لەکە، فنعم ما هي، شتێکی چاکە بە تایبەت بۆ مەسلحەتی گشتی. ئەی ئەگەر وئین تخفوها، ئەگەر شارتانەوە، وتؤتوها الفقراء، ئەی ئەگەر شاردتەوە بە شاراوەی کردت و داد بە فەقیر و هەژاران بە شاراوەی، فهو خير لكم، ئەوە چاکترە، ئەمە بۆ ئەوان ئەوە چاکترە، بۆ ئەوان ئەوە چاکترە، چونکە بۆی شکاندنەوەی فەقیری تیان نەبێ، بۆی شکاندنەوەی نەفسی فەقیرەکەی تیان نەبێ. بەڵام ئەی ئەگەر لەیرەیەک بڕێک ئەحادیثەیە بێ کشتی جەمعکەین لەگەڵ بڕێ ئاياتە ئەحادیثە ئەوێ کۆی کەینەوە بۆ ئەوەی بزانین بگەین بە نەتیجەیەکی جوان لە مەوزوعەکە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان بڕێ خەڵک هاتوبوون بۆ مەدینە، زۆر فەقیر حاڵ بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بینیانی زۆر بێتاقەت بوو، فەرمووی یاڵا مسلمانان خێر بکەن، ئەفەرمووی یەک بەڕێکی گەورەیان ڕاخست و ئیتر هەر مسلمانێک و شتی هێنا قستی سەری، ئەی خۆ بۆ فەقیرەکان بوو، ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەگشتی بە عام کردی، چونکە وەک فەقیرەکە لەوێ کەسێکی دیاریکراو نییە، بە عام بۆ کۆمەڵێک فەقیر. بۆ نمونە ئێستا تۆ بۆ نەخۆشخانەی هیوا هینێ دانراوە بۆ نەخۆشخانەی بۆ نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا، یان هەر بۆ کەم ئەندامان یا بۆ بێباوکان، ئەمە لێرە تۆ دیاریت نەکرد، ئیتر لەو کاتە ئەگەر بە ئاشکراش بیکەی چاکە. بەڵام ئەگەر کەسەکە تایبەت بوو سڕ باش، ئەگەر ترسایی لە ڕیا هەر سڕ باشە، بۆ ئەوەی خوا یعنی ئیخلاسەکەت زیاتر بێ.